بینەرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران خۆشحاڵین کە لە دیدار و هافەیڤینێکی نوێ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئەم دیدارەیە ئەم هافەیڤینێ ئەم جارەمان زۆر تایبەتە. بۆچی؟ لەبەرەوەی لەگەڵ کەسایەتیەکی زۆر تایبەتیش ئەم دیدارە ئەنجام دەدەین. کەساتیەک کە بۆ خۆی کووردە بەڵام پایەیەکی جیهانی هەیە، نەکەر لە ناو جیهانی ئیسلام بەڵکو لە دەرەوەی جیهانی ئیسلامیش. ئەویش زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی موحیدین قەرەداخی سەرۆکی یەکێتی زانایانی جیهانی موسڵمان. کاک دکتۆر زۆر بەخێر بێن، گەلێک سوپاس بۆ ئەم دیدارەش لەگەڵ کوردستان 24 سوپاستانەکەین. زۆر سوپاس بۆ بەڕێزت و هەروەها زۆر سوپاس بۆ تەلەڤیزیۆن ئەو قەناتی 24 لەسەر ئەم فرسەتی کە بۆ ئێمەی ڕاخست. زۆر سوپاسانەکەین. سەرچاوم کاک دکتۆر با یەک ڕاست بینە ناو پرسیارەکانمانەوە جەنابە لوتفەکەی ئیتر وەڵامان بدێتەوە. من ئەمەوێت لە پرسیاری یەکەم بە دامەزراندنی ئەوەی پێڵێن ڕابیتەی مرۆیی بۆ خۆتاگەداری لە ساڵی هەشتاوەشتەوە ئەوە دامەزراوە نزیکەی 37 ساڵە تا ئێستا هەیە. ئەمە خزمەت دەکات لە باشوور لە باکوور لە ڕۆژاوە. یعنی بەڵام پرسیارەکە ئەمەیە، ئایا بۆتە ناسنامەی کاری خێرخوازی لە وڵاتانی تریش؟ بسم الله الرحمن الرحیم. رابطەی ئیسلامی فعلا ئێمە ساڵی 1970 دروست بوو لە ئەستەمبول. ئەو کاتەیە طبعا ئاوارێکی زۆر هەبوو لە ئێران و هەروەها لە تورکیا. توانیمان بە پێی توانای خۆمان کە یارمەتیان بۆ کۆکەینەوە، بەڵام یەکێ لە کارەکانمان ئەوە بوو کەوا مەزلومیەتی گەلی کورد بچەسپێنینە ناو دڵی موسڵمانانەوە. جا بە حکمی ئەوەی کە من ئەندام بووم لەو کاتەشتا لە مەجمعی فقی ئیسلامی دەولی و هەروەها لە بەعضە مەجامعێک توانیمان و لە هەروەها لە چەند تقریبا بڵێن کۆنفراس و کە جیهانی بوو، توانیمان لە هەموو کۆنفراسێکە بە پێی توانە کە ئەم مەزلومێتە بچەسپێنە دڵی موسڵمانان کە ئەمە گەلێکی کوردی موسڵمان کە پیاوی وەکو سەلاحەدین و هەزارەها عالمی گەورەی لێپیا بووە، ئێستا لە زوڵمێکی لەژێر زوڵمێکی زۆر گەورایە هەڵەبجە هەروەها ئەنفالەکان. جا لەبەر ئەوە لەم بوارەی دووهەمەوە غێری بوارەی ئیغاسی کۆنفرانسێکمان دروست کرد ساڵی 1969 لە کۆڵن لە ئەڵمانیا و حتا هەموو ئەحزابەکان ئەلحەمدولیلا بەشداریان کرد، بڵێن پارتی یەکێتی و حیزبەکانی تریش. و هەروەها بە حکمی ئەوەی کە من لە ئەزهەری شەریف پەیوەندیم زۆر بە قووەتوە لەگەڵیانە، ممەسیل وەکیلی شێخی ئەزهەر لەو کاتەدا حازر بوو و هەروەها بڵێن جەماعەتی حەسەن تورابیش ئینسان بڵێت حازر بوون. لەو کاتەدا ئێمە باسی ئەم کێشەمان کرد و ئەم کێشەمان تەرح کرد و چەنەها تروحاتی جوان پێشکەش کرا. دوای ئەوە وەکو معلومی جەنابتە حکوومەتی عێراق چووە کۆیت و دوای ئەم منتیقی خۆمانە بوو بە منتیقەیەکەوە ئیتر منعی تێران و شتی لێ نەکرا. ئەلحەمدولیلا ئازاد بوو. ساڵی 1991 بیداەتی 1992 ئێمە یەکسەر هاتینەوە ناو کوردستان. لەو کاتەوە تا ئێستاکێ هەر بۆی کە بۆ ئیحسائیەتێکی بچووک 1736 مەشروع پرۆژەی جیاواز دروستمان کرد، چ مزگەوت، چ خەستەخانە، چ مەدرسە و هەروەها بە هەموو چ خانوو هەموو شتێک 1736 جگە تقریبا بۆ ئەو فەرمودەی کە جەنابەت فەرموو ئێمە 195 مەشروعمان هەیە لە ئەفریقیا، 19 مەشروعمان هەیە، تقریبا 19 جار یارمەتیمان داوە بۆ غەزە و 7 مەشروع پرۆژەشمان هەیە لە بنگلادێش کەوا بوو ئێمە ئەلحەمدولیلا کارێکی باشمان کردووە لەسەر مستەوای عالم. لاکن بەڵام لە هەموو کاتێکە گرنگی زۆرمان بە کوردستاندا تا کوردستان ئەلحەمدولیلا نەبوژایەوە ئێمە نەچوینە دەرەوە. لە کوردستانەوە دوای 2003 چوینە هەڵەبجە و کەرکووک و بەغدا و ڕوومادی و محافەزەکانی تریش. زۆر باش. کاک دکتۆر عەلی، کەواتە ئێستا ئێوە چۆن دەڕوانە کاری خێرخوازی لە کوردستان؟ ئێوە ئاماژەتان بەوەدا کوردستان تا ڕادێک ئێستا لەسەر قاچی خۆیەتی، بەڵام کاری خێرخوازیش لە هەرێمی کوردستان بەردەوامە. بەڵێ ئەلحەمدولیلا ئێمە 91 کە هاتینە ناو کوردستان
تقریبا تا ئەتوانم بڵێم تا 2000ش هیچ ینی تقریبا مؤسسەیەکی خەیری داخلی نەبوو غێری ئێمە نەبێت، غێری ڕابطەی ئیسلامی نەبێت کە بڵێن مؤسسەیەکی عالەمی و کوردیە. مؤسسەکانی تر هەموو یان ئومەمی بوون یان عەرەبی بوون، بەڵام ئێمە الحەمدوللا کوردی بوون و لە عینی کاتیشا جیهانیش بووین. بەڵام دوایەوە الحەمدوللا چەند مؤسسەیەکی گەورە دروست بوو، مؤسسەی جەنابی بەرزانی مەسەرەن الحەمدوللا کاری خۆی ئەکات، هەروەها خێری ژەکات. باش دەستخۆش کاک دکتۆر، کەواتە بە بینەوە سەر یەکێتی زانایانی جیهانی مسلمان کە جەنابەت سەرۆکایەتی دەکەیت. ئەوان ئێوە توانیوتانە چی ئیزافەیەک چ زیادەیەک بکەن بۆ وەرگرتنی ئەزمون یا چارەسەرکردنی کێشە هەنووکەیەکانی جیهانی ئیسلامی؟ حقیقەتەن ئێمە بێگومان باوەڕمان وایە کە چەنەها مؤسساتی ڕسمی هەیە، وەکو ئەزهەری شەریف، وەکو هەیئەی عالەمی، هەیئەت العولەما لە سعودیە، ئەمانە بێگومان هەن و ئیسەش ڕۆڵی خۆیان هەیە، بەڵام لەبەر ئەمەی ئەمانە ئیقلیمین تابعن بۆ دەوڵەتێک مەهماکان ناتوانن کەوا کێشەی جیهانی ئیسلامی بە شەکڵێکی عام بە شەکڵێکی گشتی عیلاج بکەن. بەڵام لەبەر ئەوەی کە ئەم مؤسسەیەکی عالەمیمان نەبوو لە ساڵی 2004 ئەم مؤسسە تەسیس کرا لە ئێرلندا، یەکەم جار موافقەمان وەرگرت لە ئێرلندا، دوایی کۆنفرانسێکی گەورەمان کرد لە بەریتانیا. فعلا ئێمە وەکو جەنابەت فەرموو ئیزافەیەکی نەوعیە کە ئێمە پەیوەندیمان نییە لەگەڵ هیچ حیزبێک و کە حکوم مؤسسە ڕەوانەیە شخصەکە ئیخوانە یان سەلەفیە یان سوفی ئەوە شتێکی ترە، بەڵام مؤسسەکە مؤسسەیەکی عالەمی و شعبی و مستەقلە. لەبەر ئەوە لە 92 دەولەتە وجودی هەیە، یان مەکتەبی هەیە یان تەمسیلێتی هەیە یان فەرعی هەیە، و هەموو مسلمانانیش تەقریبا حتا جەماعەتی ئیباضی کە فرقەیەک و معروف زەیدیەکان مەسەڵەن هەموو لەگەڵ ئێمان، یعنی جەنابی مفتی عامی هەموو ئیباضی جەنابی شێخ ئەحمەد خەلیل ئەو نائبی منە مەسەرەن، نائبی ڕئیس ئیتیحاد جەنابی ئەوە. جا لەبەر ئەوە لەبەر ئەم عالەمیەتە و لەبەر ئەم شعبیەتە ئێمە هەوڵ ئەدەین کە لەگەڵ هەموو کێشەی جیهانیا بین، یعنی کە وەکو بۆ معلومی جەنابەت ساڵی 1910 کێشەیەکی زۆر گەورە ڕوویدا لە بینی قەرغیز و ئۆزبێک. ئەو کاتە ڕئیسی دەولەکە ئافرەتێک بوو، بەڵام زۆر محتەرەم بوو بەڕاستەکەی، نامەیەکی نار بۆ ئیتیحاد کە ئێمە ئەمانەوێت بێن یارمەتیمان بن. ئێمە شەڕەکە گەیشتوتە سەرەوە کە قەرغیز ینی خەڵک ئەکوژێ و ئەیشی سووتێنێ، ئۆزبەکەکان هێن بە شەو ماڵی مسلمانەکانی ماڵی قەرغیزەکان ئەسووتێنن، 3000-4000 کەس لەمانە یارمەتیمان بن. ئێمە چوین بە وەفدێکی گەورە الحەمدوللا لە ماوەی دەشەوە حەلی ئەو مشکلەمان کرد. بالمناسبە کارێکی تریش لە داغستان لە بینی حکوومەتی داغستان کە تابعی طبعا جمهوریەتێکی داخلیە تابعی رووسیا وەکو معلومی جەنابەت جمهوریەتی فیدراڵیە لەگەڵ ئەنغۆشیە، ئەوانش مشکلێکی گەوریان هەبوو لەگەڵ مەجموعەیەک لە شەباب کە متتەڵی. ئێمە توانیمان من شخصی خۆم چوون بۆ ناو شاخ هەتاوەکو ئیتیفاقیمان بۆ تەوەقیعکردن. ڕئیسی داغستان کە ناوی یونسبێ بوو کە وەختی ئیفتتاحی مزگەوتی مۆسکۆ کرا بە حوزوری جەنابی پۆتین و 24 ڕئیس دەولە، وتی ئێمە زۆر سوپاسی ئەم پیاوە ئەکەین کە توانی حەلی مشکلەمان بۆ بکات لە بینی ئێمە و لە بینی دەوری 2 ساڵە هیچ حادیسەیەکی ئەمنی ڕووی نەداوە. لەبەرەوە تا ئێستاکەش ئێمە پەیوەندیمان زۆر بەقووەتە بالمناسبە لەگەڵ رووسیا. لەم کاتێ وەکو ئەشەی بشەویست کرد کە وەختێک حادیسەی طبعا کە بڵێن جەنابی ئەحمەدی شەرع ناجح بوو، رووسیا جێگری یەکەمی وەزیری دیفاعی ئیتیصالی لەگەڵ من کردوتی بەشک و یارمەتیمان بیت بە حکمی علاقەی لەگەڵ رووسیا و هەروەها علاقەشە لەگەڵ ڕەنگە تەفاسیلەکەی دوای باسکەین. زۆر باشە جەنابی دکتۆر عەلی گەلێک سوپاس، دەستی خۆش بێ، بەڵام کەواتە باسی چارەسەری کێشەکانت کرد. من دەمەوێت ڕای بەڕێستان بزانم بۆ چارەسەری کێشەی کورد لە ناوچەکە بەگشتی، ئەویش کێشەیەکی گەورەیە. ئێمە بڕوامان وایە نەک ئێستاکێ
ساڵی 1970 من کتێبێکم دروست کرد تأليف كر عفوا القضية الكردية وحلها من المنظور الإسلامي. باش يعني كيشي كرد شون حل أكري لروانجيكي إسلامي لروانجي إسلامي ليرا من مقدمة كمنسي وتم لحقيقتها شرقي أوسط بيك هاتو لشوار قلي زوزور جرنجو مهم الحمد لله قلي تريش هيا بلام شوار قلي قوريتها يكم عرب دوهم ترك سهم فرس شوارهم كرد أم شوار قليا يعني وستانو استقرار للشرقي أوسطها حقيقة وقتك دروس أبي أجر أم شوار قليا بيك بوبن جالبر أو من وأزانم ومعلومي جنابي اشتانا أم مشكلة كدروس بوا كتوزيع كدني كردستان لسر شوار دولة طبعا اتفاقية سايكس بيكو دروسي ونيا وطبعا مذكراتي مسبيل إشارة شكابو أم مسألة كبوشي تقسيم كراو إلى تا حد إنساني عاقل ليتي أقات جالبروا أم مشكلة أم كيشيكا براستك احتلال دروسي كدو احتلالي إنجليزي وبريطاني وأمانة جالبروا إيما بلا منو زور بيويستا لسار مسؤول لبرساوي أم شوار قليا كإسكي حكومة تركيا وحكومة عرب كان بتايبتي عراق وسوريا لقال حكومة كتمثيلي فارس أكاد تحدك وكو إيران بلا منو واجبة كأم كيشيا بالشكل كي جوان وريكو بيك كوا هيش ترافيك توشي زرار نبت حلك وكيشي جنابي بروفيسور كواتا براي ايوه يعني كيشي كرد يك چارە سەری هەیە یاخود کێشەی کورد لە هەر وڵاتێک بە شێوازی خۆی لە وڵاتە بێ چارەسەر زۆر جوانە خۆی طبعا نەزرەیەکی شمولی هەیە بێگومان کە گەلی کورد بێگومان گەلە گەلی کورد زبانی خۆی هەیە گەلی کورد مافی خۆی هەیە ئەمانە ئەم شتە عمومیاتانە شمولی هەموو شتێکات جا لەبەرەوە هەر کەسێک تەعەدا بکە لەسەر گەلایەتی کورد کە ئەمە گەل نییە خوانە خواسە یان لەسەر زبانی کورد ئەوە کێشەیەکی شمولی هەموو یەکات ئەم مشتەڕەکاتانە بەڵام دوای ئەوە وەکو جەناب پرسیارەکە زۆر جوانە دوای ئەوە من وە ئەزانم هەموو شوێنێک حەلی خۆی هەیە لەوانەیە بەعزە خصوصیاتێکە ئێستاکەی لە کوردستانە ئەو لە کوردستانی عێراق ئەو خصوصیاتانە لە کوردستانی سووریا نییە مەسەن سووریا بە حکمی ئەوەی کە لە زمانی بەعسیەکانە حیزام الأخضریان دروست کرد مەسەرەن تعریبیشی فراوان وانە ئەوە وای کردو کە ئیسەکە گەلی کورد هیچی بەیەکەوە نییە تقریبا ملاحەزەتون جا لەبەر ئەوە بۆ ئەزانم ئەوە کێشەکەی ژایە مەسەن تورکیا کە دەوڵەتێکی گەورەیە و دوای کوردیش زۆرتایە و ئەزانم چارەسەرکردنی کێشەکە پێویستەکە بە حەلێکی تایبەتی بەڵام لە هەمویانە بەڕاستی پێویستە کە بگەنە تەوافق لە بینی کورد و ئەم حکوومەتانە بە شەکلێکی وا کە هیچ لایەک زەرمەند نەبێ من وە ئەزانم ئەگەر عەدالەت تەطبیق بکرێ مساوات تەطبیق بکرێ ئێمە کێشەمان نییە کورد کێشەی نییە من هەموو جار ئەبیسم خاصەتەن لە عاقڵەکانی سەرۆکە عاقڵەکانی گەلی کورد ئەڵێ ئێمە کێشەی ئێمە زوڵمە کێشەی ئێمە نامساواتە یعنی هەر جەنابی حاکم تۆ بیستوتە کوردێ بڵێ من ئەڵێ من حەزەکەم باشترم لە عەرەب باشترم یان لە فورس باشترم یان مافی زیاترم نه کورد ئەڵێ وەکو عەرەب تەعاملم لەگەڵا بکەن وەکو تورکی بۆ تۆ باشە بۆ من باشە وەکو بانێک و من جارێ لە جەزیرە وتم نابێ ئێمە بڵێن بانێکە و دوو هەوا ئەبێ بانێک بێ و یەک هەوا ڕاستە باش جەنابی پرۆفیسۆر کەواتە بابینەوە سەر کێشەی کورد ئێستا لە سووریا ینی بەڕای ئێوە بەڕای جەنابتان لە سووریا دەبێ ئێستا دۆخێکی تازە هاتوتە پێشەوە وەزعێکی تازەیە کەواتە کورد دەبێت چۆن تەعامل لەگەڵ ئەم دۆخە تازەیە بکات لەگەڵ ئەم حکوومەتە تازەی سووریا بە چی شێوازێک نزیک بێتەوە بۆ چارەسەری کێشەکە بۆ علمی جەنابەت بۆ بەسەر بۆ معلومات بۆ برایانی خۆشەویست خوشکانی بەڕێزمان من سوپاسیانەکەم قیادەی سیاسی کورد لە سووریا هەر دوای سەرکەوتنی شۆڕشی سووریا و گەیشتنی جەنابی ئەحمەد شەرع بۆ حکم ئیتیصالیان بە ئێمەوە کرد و نامەیان بۆ ناردن و لە عینی کاتیشان من تەواصل مکرد لەگەڵ جەنابی ئەحمەد شەرع بە حکمی ئیتیصالی برایەتی و کەسایەتی لەگەڵیانە
و هەر کە وەختێک چاویشم کۆ بە جەنابی ئەحمەد شەرع بە تایبەتی ئەم باسم کرد جا بینا لەسەرەوە من بڕوام وایە ئەمان پێویستە کات کە یعنی ئەو تەسریحاتەی کە جەنابی ئەحمەد شەرع وتی زۆر مناسب بوو ئەو تەسریحاتانەی کە قیادەی کورد وەکو جەنابی مەزلوم و ئەوانەی تریش کە بووتا من ئەزانم تەسریحاتەکان لە شوێنی خۆیان پێویستە کات وەکو دستورێک لە ڕێگەی مفاوەزات و جەنابی کاک حاکم بگەنە نەتائیجێکی ئیجابی حیمایەتی وحدەتی سووریا بکرێم هیچ ئەوە مشکلەیەک نییە بەڵام لە عینی کاتیشە گەلی کورد لە سووریا مافی خۆی وەربگرێ لە ژێر سایەی عەدالەت و مساوات. کەواتە جەنابی پرۆفیسۆر یعنی کەواتە ئێستا هەگەر هەر لەسەر سووریا ڕابۆستی ئەحمەد شەرع ڕەفزی فیدرالیەت و ئەمانە دەکات وتویەتی بەڵام کوردەکان لەوێ داوای جۆرێک لە فیدرالیە جۆرێک لە ئۆتۆنۆمی دەکەن ینی کەواتە ئەنی ئەم دوانە چۆن لە یەک نزیەکرێت کەواتە باشترین چارەسەر چییە؟ یعنی ئەمە نابێت کورد بن بەلامە وایە نابێت شەڕی مستەڵەحات بکات یعنی مەسەرەن ئەما یەکێک دووهەمیش کوردی سووریا بەڕاستی وەکو باسمان کرد ینی تا حدێک خصوصیەتی خۆی هەیە لەبەر ئەوە ناتوانین ئێمە بڵێن وڵا کوردی سووریا ئەتوانین مەسەن وەکو کوردی عێراق مەسەرەن داوای فیدراڵێت بکات یان داوای شتی ئەتوانێت یانی لەو شتانە ئەبێ ئەو مڕاعاتە بکرێ جا لەبەر ئەگەر وتم ئەگەر ئێمە شەڕی مستەڵەحاتمان نەکرد ئەتوانین بگەینە نەتیجەیەک یعنی عیبرەت لەوایە کە گەلی کورد مافی خۆی هەبێ گەلی کورد زبانی خۆی پارێزراوە بێت گەلی کورد مشارێکێک بێت فعلەن لە جانیبی سیاسی گەلی کورد بتوانێت لە منتیقی خۆیان حکمی خۆی بکات بەڵام معناوانەیەکەوە لە ژێر سایەی نیظام و سایەیەکەوە بگەنەش من وا ئەزانم دوور نییە شتەکە ئەگەر نیەت باش بێت و ئێستاکە الحەمدوللا خوتواتی باشی نراوە وەکو معلومی جەنابتە اتفاقیەکیان تەوقیع کرد هەردووکیان جەنابی ئەحمەد شەرع و جەنابی کاک مەزلوم من وا ئەزانم لەسەر ئەو اتفاقیە بڕۆن و لەسەر کەلیمات و وشە ئەمە فیدراڵیە یان نەفیدراڵیە مهم ڕۆحی فیدراڵیەت جێبەجێ زۆر باشە. جنابی پرۆفیسۆر بە هەر لەسەر مەسلەی کورد چێشی کورد بین بۆ خۆ دەزانین لە تورکیا زۆرترین کورد لە تورکیا دەزین بە پێی زۆرێک لەسەر چاوەکە نزیکەی 30 ملیۆن کورد و بەرەو ژوور هەیە لەوێ دەبێت کێشەکە چۆن چارەسەر کرێت کە ئێستا جۆرێک لە کرانەوە دروست بوو دەرگایەک کراوەتەوە ئەو کێشەیە لەوێ یان بە تایبەتیژەوە کە ئۆجەلان داوای کردو کە ئیتر شەڕی چەکداری نەمێنێ و پەکەکە خۆی هەڵبۆشێنێتەوە ئەنی دیدگای ئێوە لەسەر ئەوەی چارەسەری کێشە لەوێ چۆنە؟ حقیقەتەن ئێمە لە چەند جارێکە لەوە پێش خۆی جەنابتە زانی جارێکی تریش تقریبن کۆ ینی ئیتیفاقێک هەبوو لە بینی حکوومەتی تورکیا و لە بینی پەکەکە لە خلالی حزبی هێن شعوب الدیموقراطیە ئەو کاتەیە یان پێشەوە ئەزانم ناوی حزبێکی شتێکی تریش هەبوو ئێمە زۆر هەوڵماندا لەو کاتا کە حزبی شعوب و بە ڕیاسەی جەنابی کاک سەلاح کە زیاتر ئیشەکە تێبگات و مرونەتی هەبێت بۆ تەعامل وەکو شۆن ئێستاکێ مرونەت هەیە بەڵام ئەوە بوو بەداخەوە 4 ساڵ 5 ساڵ شیبهە ئیتیفاقێک هەبوو بەڵام ئەوە بوو نەتیجەکەی نەگەیشتە نەتیجە و شەڕ دەستی پێکرد و ئەوە بوو کە هەموو لایەک زەرری کرد کوردیش زەرری کرد و بێگورمان ینی حکوومەتیش زەرری کرد ئێستا هەموو لایە گەیشتونەتە ئەو پلەی کە شەڕ و ئاژاوە هیچ فایدەیەکی نییەوە چەند ساڵە و جەنابی عەبدەڵڵا ئۆجلان بەڕاستەکەی واضحە ینی تەسریحەکەی زۆر زۆر واضحە زۆر بە سەراحەت داوای برایەتی کورد و تورک ئەکات زۆر بە سەراحەت داوا ئەکات کە پەکەکە خۆی هەڵبشێنێتەوە بە تایبەتی لە جانیبی سیلا من وا ئەزانم ئەمە بیدایەتێکی زۆر باشە بۆچی چووکی لەسەر قیمەی پەکەکەوە و لە عینی کاتیشە لەسەر قیمەی حکم لە تورکیا یعنی مەسانەوە جەنا حیزبە ئیسلامیەکان شتێکی طبیعی وەکو ئۆردوغان کە ئەتیرافەکە فەرق ناکات لە بینی تورک و کووردا کە وەکو مەبدەیەکی ئیسلامی بەڵام لەوە زیاتریش حیزبی قەومەکان کە بەهجەتلی ئەو خاوەنی ئەمجار ئەم قەزیە بوو ملاحەزات ئەمە دلیلە لەسەر ئەوەی کە وەکو کوردی خۆمانەڵە شتەکە گەیشتووە یعنی کە قەومیەکی تورکی داوا بکات کە ئەم حەلە بکرێت من وا ئەزانم پێویستە کا کورد
ڕۆڵی خۆی هەبێت وا ئەزانم قیادەی کوردیش بەڕاستەکەی وەکو معلوماتی من ئێمەش هەروەها قیادەی کورد بە هەموو تایبەتی یعنی زوربەی قیادەی کورد ئەتوانم بڵێم هەموو قیادەی کوردیش دەورێک و ڕۆڵێکی زۆر زۆر باشی هەیە لە جێبەجێکردنی ئەم مشکلە و لە بۆ حالکردنی ئەم مشکلە و ئینشاڵ ئەمەلمان وایە کە بگەینە نەتیجەیەک کە ئەم منطقەیە ینی ئازاد بێت و هەروەها ئەمن و ئاسایش ینی بڵاو بێتەوە ئەمە ئەمەلێکی گەورەیە بۆ هەمومان من زۆر متەفاعیلم بە ئیزنی خوا کە کێشەی کورد لەسەر مستەوای ئەم سێ دەولەتە بە تایبەتی حل بکرێت بە ئومێدیەوەی کوردیش بە مافەڕەوەکانی خۆی بگات زۆر باشە. جەنابی پرۆفیسۆر ناوچەکە بۆ خۆی ئەکوڵێ ئێستا زۆر باش دەزانێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕ و پێکدادانی گەورە جەنابتان لە قەتەرن و زۆر باش ئاگاداری کێشەکانن ینی کەواتە چاوەڕوانی چی دەکەن ینی ئەم کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو چۆ ئەڕوە جوانە بە پێی بۆچوونی من لەوانەیە بۆچوونەکە دروست بێت دروست نەبێت من وا ئەزانم گۆڕانکارێکی زۆر ئەبێت لە سەر مستەوای شەرقی ئەوسەط چ جۆرە گۆڕانکارێک ببوورە جەنابی پرۆفیسۆر گۆڕانکاریەک بۆ ئەوەی کە بەعزە دەولەتێک جاران مەسەرەن دەورێکی زۆری هەبوو قووەتێکی زۆری هەبوو تەئسیرێکی زۆری هەبوو باشە ئەو دەولەتانە من وا ئەزانم محاولە ئەکەن کەوە حەجمەکەیان زۆر زۆر بچووکەنەوە و ئێستا بچووکش بووتەوە لە چەند شوێنێکە بە تەواوی ئەیانەوێت کەوا بچووک بێتەوە چونکی بەڕاستێکی ئەم مەشروعی کە هات لە ماوەی 20 ساڵە بە تایبەتی دوای ینی تقریبن بڵێن ڕوخانی سەدام حوسێن ڕاستەکەی مەشروعەکان ناجح نەبوون نەبوو ئینسانیەت لە زوربەی شوێنە ناڕ نەبوو ئینسانیەت نەبوو گەلەکانی خۆشیان مەشروعاتێک بوو بەڕاستەکەی بە دەوری فکرێکی تەنگ و ناڕەحەتە ئەڕۆیشت هەموو ئەغڵبی خەڵک زەرری تیا کردە الحەمدولە کوردستان تا حدێک دوور بوو کوردستانی عێراق بەڵام زۆربەی وڵاتەکان بەڕاستی عەزیەتیان زۆر بوو ئەمە بە شەکلێکی تریش من وا ئەزانم مەسئلەی غەزە بە تایبەتی ئەمە بۆ نەتیجەکەی زۆر زۆر تەئسیرێ بێ لەسەر گۆڕانکاری لەسەر مستەوای عالەم زۆر باشە جەنابی پرۆفیسۆر لەوە بگەڕێنەوە ئەنجا بێنەوە سەر لایەن ئیسلامیەکە و فقی ئیسلامی ئابووری ئیسلامی کە ئێوە جەنابتان ڕۆڵتان هەیە تایدا لە زۆر وڵاتانیش ئابووری ئیسلامی جێبەجێ کراوە بەڵام پرسیارەکە ئەمەیە لەو وڵاتانی کە جێبەجێ کراوە لە ڕووی ئابووری ئیسلامیەوە مەبەستم ئەوەیە یان تیجارەتی ئیسلامی بە گشتی ئابوووریەکەی کوردستان چۆن دەتوانێت سوود لەو ئابووری ئیسلامیە وەربگرێت زۆر جوانە ئێمە تقریبەن ساڵی 2012 باشە من حقیقەتەن لەگەڵ جەنابی مام جەلالە قسەم کرد بەڵام بە تایبەتی چوون بۆ لای ئەو کاتەیە سەرۆکی وەزیران جەنابی کاکنەی شێروان بوو بڵێ ئینشاڵڵا ئەو گوێیشی لە قسەمانە بێت بڵێ چوومە لای جەنابی کاک مەسعود وتم من حەزەکەم وەکو شۆن وڵاتەکانی تر ئیستیفادە ئەکەن با ئێمە مەشروعێکی گەورە دروستکەین بۆ خزمەتی کوردستان ئەم مەشروعە پێک بێت لە پلانێکی ئیستراتیژی و لە پلانێکی مەرحەلی ئەمە عەرزی جەنابی کاک مەسعودم کرد بڵێ کاک مەسعود ئینسان حەق بڵێ یەکسەر تەلەفۆنی کرد بۆ کاک نەیشین وتی جەنابی شێخ عەلی لامە قسێکی جوانەکات بۆچی ئێمە ئیستیفادە وەرنەگرێن یەکسەر خۆڵ ناگرێ ئەویش چەند وەزیرێکی بۆ کۆ کردمەوە و تقریبا ڕۆژێک بە کامیلی باسمان کرد باشە اتفاقمان وا کرد لەسەر ئەوەی کە ئێمە مەشروعی ئیستراتیژی ئەوە دیراسە بکرێ و بە شکلێکی ترشکەوە ممکن نییە مەشروعێکی ئیستراتیژی بۆ تەنمیەی شامل بۆ گەشەپێدانێکی گشتی تۆ بە ڕۆژێک و دووڕەش بەڵام بۆ مەشروع تاریعەکە ئەوە باسمان کرد تقریبا کە پێک هات لە 6 مەشروع بەڵام ڕاستەکەی ماوەیەک گەرم بوون لەسەر مەسەلەکە بەڵام دوایی نازام لەسەر چی بوو مەسەلەکە ڕۆژ ئەو مەشروع پێک هات لەسەر ئەمەی لەسەر سێ شت حقیقەتەن یەکەم شت ئەوەیە کە ئێمە گەندەڵی بە تەواوی
قەزا بکەین لەسەری چونکی ئێمە لە اقتصادی وەزعی و ئیسلامیشە من اقتصادی وەزعیم خوێندووە و ئیسلامیشم خوێندووە بە تەفسیل پێویستە کات بیدایەتی یعنی ڕاپەڕین یان گەشە پێدان لەوە پێکەینە کە ئینسان قەزا بکە لەسەر گەندەڵی بە هەموو نەوعێکی ئەمە یەکەم دووهەم مەشروعێکی ئیستراتیژی تانین بۆ مستەقبەل سێهەم دوو مەشروعێکی ئیستیسماری کە برێتێ لە بنووکی ئیسلامی و شەریکاتی تەمین و شەریکاتی تیجاری و تقریبا نەوە دەوری دەنەوە شەریکاتمان باس کرد کە چۆن ئەتوانین ئەمە تەطویریکەین لە کوردستانە بەشی سێهەم جانبی شعبی کە برێتیە لە استثماری زەکات و قەرزی حەسەن و مەشروعاتی مایکرۆفاینەنس مەشروعاتی بچووک و هەروەها وەقفێکەوە حمایەتی ئەوە بکات و چەند شتێکین تقریبا 6 مەشروع بوو بەڕاستەکەی وەزیرەکان و هەروەها جەنابی کەکنەیشیر زۆران پێخۆش بوو بەڵام بەداخەوە کار لەسەر نەکرا بەڕاستەکەی ئێستش ئێمە ئەگەر ئەو مەشروعانە تەطبیق کرایە ئێمە ئەمانتوانی بەڕاستەکەی کوردستان زۆر ینی بەتەمانی جەنابی پرۆفیسۆر دیسان و هەوڵێک بدەیتەوە لەو بوارەیە لە خزمەتیانە ئەمە لە خزمەتی گەلی کورداینەم زۆر باشە جەنابی پرۆفیسۆر بابێمە هەر لە لایەنی ئابوووریەکە دیسانەوە پرسیارم هەیە بە خۆ دەزانی فۆرێکس ئێستا خەڵک زۆر قسە لەسەر فۆرێکس دەکات ئەسڵەن فۆرێکس چییە و لە ڕوانگەی ئیسلامەوە فۆرێکس چییە ئێوە چۆن تێڕوانن فۆرێکس یعنی تیجارە في العملات یعنی کاسبیکردن و پارە گۆڕینەوە بە پارە هەر خودی پارە باشە تیجارە لە ینی ئیستیسمارەکە ئەیفرۆشی و ئەیکڕی و مضارەباتی تیان باشە نەک مزارەباتی شەرعی مزارەبات بە معنای ینی ئیستیسماری کە ئەمانەی تێکرد ئەم فۆرێکەسە کە تۆ تیجارە لە عملا لە نقود و هەروەها لە ئاڵتون و هەروەها لە زیو ئەم سێ شتەیە دائیمەن بەیەکەوەن باشە ئەمە ناحەی شەرعی ئێمە دوو بەشمان هەیە بۆ فۆرێکس فۆرێکس مارجنمان هەیە فۆرێکس عادی فۆرێکس دەست پێکەم فۆرێکس مارجن ئەوەیە کە کابرا $1000 ئەدات ئیخاتە شەریکەیەکەوە مەنی بنکێکەوە بۆرسەیەکەوە ئەوان ئیزافەی 100 قاتی بۆ ئەکەن ئەبێتە 100,000 مارجن یعنی وەکو بە عەرەبیە لە ڕافع المالیە باشە وانی قوربان قازانجەکەی نانا ینی بۆت ئیزافاکە تۆ جەنابەت مەسەن $1000 دانا لە بۆرسا ئەڵێ تۆ تەعامل کە بەم 1000 بە 100,000 یۆرۆ بکڕە چی ئەەکەی بکڕە بەڵام کە وەختی خەسارەکەت گەیشتە 75% یەکسەر ئەوەستێ نیدایەکت پێ ئەگا جەنابەت ئەڵێ پێوتێ نیدا ئیغاثەت مارجن ئەبێ یەکسەر $1000 تر بخێتە ناو سەر حیسابەکە بۆ ئەوەی کەوا ئەگەر نەتکرد یەکسەر تەصفیە ینی کەواتە لەوێ فۆرێکس مامەڵەی هەوایی هەیە هەوایی هەیە ینی بەدەست بەدەست نییە دەست بەدا ئەبەدەن حکومە ئیسلامیەکە لێرە ئەگەر مارجن بوو بێگومان علەما هەموو متتەفیقن لەسەر ئەوەی کەوا حرامە لەبەرەوەی کە حقیقەتێکی نییە مجرڕەدی مزارەبەیەکە ولا عینی کاتیشتا مەخاتیری زۆرە ئێمە دیراسەمان هەیە نەک دیراسی شەرعی دیراسی علمی 80% زەرەرەکە 20% قازاجەکە ئەو 20 لە قازاجەکە هەموو وەکو بە عەرەبی ئێمە پێ هامورە گەورەکانن ینی دەوڵەمەنە گەور ئەوانەی کە خێبرایان هەیە چۆن ئەزانن چۆن بکەن ئەمە بە نیسبەت فۆرێکس مارج ئەمما گەر عادی بێت مەسەلەن جەنابەت چوویت $1000 دانا مقابلی $1000 چووی یۆرۆت کڕی یۆرەکە چووە حیسابەکەت وەلو مجرڕەدی تەجیل کرا ئەمە دروستە یان ئاڵتونت کڕی تاوان شروط و زەوابێتی هەیە ئەمە مەجال هەیە تا حدێک ئەگەر مارجنەکەی لەگەڵان کەواتە ینی بمبورە جەنابی پرۆفیسۆر ینی حکمی ئیسلامی لەسەر هەواییەکەیە لە فۆرێکسە ینی لەویا نابێت ئەوەیان حرامە بەڵام ئەگەر طبیعی بکەیت ئەگەر چەند شەرتێکی بچووکی هەیە دروستە باش کەواتە بابێمەوە سەر یەک شتی کە مامۆستا ینی ڕای زانایان لەبارەی مامەڵەکردن بە دراوێک کە بوونی نییە مەسەڵەن لەن دراوی ئەلکترۆنی بەڕاستی ئێستا خەڵکیەکەی ینی لەسەرەوە پرسی هەیە لەسەرەوە قسایە ینی ئەمە لە ڕێگای فقی ئیسلامیەوە چۆنە ڕێپێدراوە ڕێپێدراو نییە حرامە حرام نییە زۆر جوانە باشە ئێمە دراو بالمناسبە جەنابەت فەرموو دراوی ئەلکترۆنی بڵێ ئێمە لە دراوی ئەلکترۆنیمان هەیە
دراوي رقمي مان هي باشە ملاحظة فرم بۆ يكون ناحية علمية دراوي عاديشمان هەیە باشە سێ نەوعی دراومان هەیە بڵێ دراوی عادی وەکو دیناری خۆمان و دۆلار و ئەمان باشە دۆلاری دراوی ئەلکترۆنی وەکو بتاقەی فیزە کارت باشە مثلا ئەبنەکان ئەکسپرس کەسا لە عالەمە ئەوە هیچ وردە و لە خەریکە کاغەز نامێنێ هیچ مشکلەمان نییە مشکلەکەمان ئەمەیە لە دراوی ڕقەمی کە پێوەترێ وەکو مەسەڵەن بیتکۆین وەکو مەساوەی کە هێن ئەفوان ترام ئێس ینی ترام کۆین ئەو مەسەرەن هێنی ماکس دۆغ کۆین مەسەرەن ئیلە ئاخری ئەمانە دوو بەشیان هەیە چاولێتی بەشێکیان هەیە بەس هەر مزارەباتە هیچ خزمەتێکی نییە وەکو بتکۆین وەکو ترام ئێکس ترام ئێس ئەفوان و هەروەها میلانۆ ئێس و هەروەها دۆغی کۆین ئەمانە شەرعەن دروست نییە چونکە ئەساسێکی نییە نە عملەیە لە واقعە نە کەسیش صاحبێتی نەوعی دوو هەممان هەیە کە ئەمانە خەدەماتێکە تەقدیمەکات باشە منەساتی هێشتە وەکو چۆن وەکو ئیثریۆم وەکو SOL مەسەرەن وەکو چەنەها تقریبا نەوعی تا ئیسە 20 نەوعی عملە هەیە کە خەدەماتێکی جوانت تەقدیمەکات ئەم نەوعی دوو هەمە حەڵاڵە نوعی یەکەم حرامە بۆچی شوکی حقیقەتێکی نییە یعنی بالمناسبة لە تورکیا و لە شەرقی ئەوسەتا دەمەنەسەیان کردەوە پێش ماوەیەک 82 ملیار دۆلاریان کۆ کردەوە دوایی منەسەکان داخرا کەس نزانەوە ئێستش ناحی عملی دائما جەنابەت قسێکی ینی خۆلاسەیەکی جوانت فەرموو لە قسەکەی منە ئەوەی کە ئەگەر هەوا بێت لەسەر هەوایە یعنی مەسەرەن الآن قیمەتی ئەو دراوانە چەندێکە بەلای جەنابتۆ 3 تریلۆنە 3 تریلۆن لە عالەمە باشە ئەم 3 تریلۆنە یەک فەقیر ئیسفادە لێ ناکات لە بینی دەوڵەمەندەکان لە بینی ئەوانە کە تەعاملی پێکرد یەک نان نادە بە کەسێک کەواتە بە کورت و کەرمانجیەکەی جەناب بەدەڵێ نەکرێ باشە خۆتانی لێ دوورخەنەوە ئەوەی وەکو حکومێکی ئەکەم حەرامیشە و زۆر خەتەریشە ئەمما ئەگەر خەدەماتێکی تری هەیە وەکو ئیثریۆم وەکو جەماعەتەکانی هیچ مانیعمان نییە زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی موحیدین خەرەداخی سەرۆکی یەکێتی زانایانی جیهانی موسڵمان گەلێک سوپاس ماندوومان کردی سوپاس بۆ ئەم دیدار و ئەم فایبینە لەگەڵ کوردستان 24 تەمان درێژ بن زۆر سوپاسدانەکەم ئێمەش زۆر سوپاسی جەنابەتەکەن سەرچاوم بەڵێ بینارەی بەڕێزم دیدارەشمان لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر عەلی موحیدین خەرەداخی لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی تر و بە یەگەیشتنەوەیکی نوێ شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ